جا هونەرمەند کە هەر دانیشتو لە ماڵی خۆی و تەداخل هیچ شتێکی نەکرد پێم وایە ئەوە یەک لە کارکتەرەکانی یان لە ڕەکیزەکانی هونەرمەندی گەورە ئەوەیە کە دەبێ هەڵوێستی هەبێت بەشای هەموو هونەرمەندە گەورەکان بکە هونەرمەندی بە هەڵوێست بوون ڕچەچێم بوون ئەو دەرفەتی بۆ هونەرمەندان ڕێخستووە ڕەخساند و ئەو هەلی بۆ ڕەخسان و کە ئەو هەڵوێستانی کە هەتانە لە ناو یەکێتیەوە بەڵێ لە چوارچێوەی ئۆرگانەکاندا دەرفەتی زۆر باشەیە و ڕێکخراوە دیموکراتیەکان و بۆردی ڕۆشنبیران و هونەرمەندان هەیە و پێم وایە کەسی زۆر باش و کارامە و بە ئەزمون لەوێن و زۆر شتیش کراوە بەداخەوە وەزعی اقتصادیەکەی ئێستا ئەوایە بەڵام هەر ئەو کورساتەی خۆمان کە تەماشا بکەی ئەو وەختە شۆڕشێکی هونەری زۆر گەورەی دروست کرد لە هەر چوار پارچەی کوردستان هێز و وزەی هونەری لە تاراوگا لە داخل لە باشوور لە ڕۆژهەڵات هەمووی کۆکردەوە و بەڕاستی خزمەتی زۆر گەورە کراوە لەو سلێمانیە چالاکی هونەری زۆر گەورە هەر پێش کۆنگرە چالاکێکی گەورەی هونەری کە لە سلێمانی کراوە لە شاری با بڵێن ڕۆشنبیری و پایتەختی ڕۆشنبیری دڵنیا بە یەکێتی باوەڕی بە هونەرە یەکێتی قەناعەتی بەوەی هەیە ڕێگای هونەر یەک لە ڕێگایە هەر سەرکەوتوەکان و مۆدێرنەکانە کە خەباتی مەدەنیە باوەڕی پێێتی